قیرتاو نەکردنی گەڕەکەکان یەکێک لە کێشە گەورەکانی خەڵکە لە کفریدا. هەندێک لەو گەڕەکانە زیاتر لە 40 ساڵە قیرتاوی نەبینیوە. خەڵک داد و بێدادێتی. بابا هیچمان لێتان نەگەرەکە بە قورعان نەبنێ پارەکەن نەبنێ ڕاتبەکەن بەس هەر خۆڵ و خاک و ژێر پاکەمان خاستکەن وایوێت وەڵا براکەم لە هاوینا خۆر خنکانمانێتی اینجا زستانیش قوڕا و مناڵ ڕابۆ مەکتەبەتانی مەی قاچیان ناقوڕا گەرەکمانەوەمانی بکەنە قیرتاوە 20 ساڵار قوڕاوە ئەم کۆڵانە کۆمەڵێ من هۆر کریاوە چی سیارە هێشکانی هەیەکی ئەوە بەرزە ناو شارە بژ خاوەن سیارەکان شەو دیار نییە ئیتر لە هەموو شتێک و بێ سەیری بکەن ئێمە داواکاریمانەوە تا هاوڕێکمان لێ بێننەوە ئیتر قیرێک ئەی حلێک ئەی شتێک ئێمەش هیلاک بیمانە ئێمەش گشتی بۆ گوێرەی خۆی خەساری کرد قیرمان نییە ئەوە تقریبان بۆ 40 ساڵ 40 ساڵ ڕۆک و باسمان قسەکە هەر هیچیان بۆی نەکردا بەس هەرێژن ئەیکەین و هەر ئێمڕۆبیانی هەموو ساڵ ئێژن شتەکە تازە ئەەکەین و وەڵ ئازارێری ئەوە تامە جارێکانە گیریە مناڵمانەکە بێتە ناقور سیارە ها لە ناو قوڕا خەڵکیشی ئاوەتێتە ماڕۆ خەڵکیشی هاتچووەکالیوسێ لە قوڕەها ناقوڕازارێت چۆن نییە مانگێک لەمەوبەر حکوومەت بڕیاریدا پارە بۆ قیرتاوکردنی ئەم گەڕەکانە تەرخان بکات. هێشتا پارەکە نەگەیشتووە. قایم قام دەڵێت ئەم جارە بە دڵنیاییەوە جێبەجێ دەکرێت. ئەم جارە بە فەرمی ئەنجومەنی وەزیران وەڵامی داواکارەکانی ئیدارەی گەرمیان و قەزای کفری داوەتەوە کە ئەمانە پەسەند کران و لە ڕێگەی وەزارەتی پلاندانانە وەڵام دراوەتەوە بە ئێمە بەڵێ جێبەجێ ئەکرێن. ئیتر خۆتە زانی لە ناو ئیدارە لە جێبەجێکردنی پرۆژە ئەمانە کۆمەڵێک ڕۆتینیات و ئیجراعاتی ئیداری هەیە لە نێوان وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران و تا ئەگاتە تەندەرین و مقاولوەری ئەگرێت و ئەو کۆمپانیا و ئەو بەڵێندەرانەی کە دێن پرۆژەکە جێبەجێەکەن. ڕەنگە ئەمە مانگێک بخانێ ڕەنگە 2 مانگ بخانێ بەڵام ئەمانە پەسەند کراون ینی بڕیاریان لێدراوە. زستان قوڕولیتەیە و هاوینیش تەپ و تۆزە. دانیشتوانی 7 گەڕەکی کفری هەموو ساڵێک ئەم حاڵیانە. سامان کەریم کورد چات نیوز کفری.